بەڵێ بەڕزان وەک لاتان ڕوونە لاتان ڕۆژی ڕابردوودا بۆ چەندەمین جار هێرشکراوەتە سەر موشکباران کراوە ئەو شوێنانی کە چێڵگەنەوتی کۆرمۆر بۆ چەندین جار موشکباران کرا و ئەمە لێکەوتەی ناوخۆ و دەرەچی لێبەوە هەروەها ئەم ڕۆژ جارێکی دیکە ناوچەی زیلکان بە هەمان شێوە تۆپباران کرات موشکباران کرا ئەمە ینی ئەمریکا ئەمەی ئیدانە کرد و سەرڕای ئەوەی کە عێراق خۆی ئەمە ئیدانە دەکات وە چەندین لایەنی دیکەش سەبارەت بەم پرسە بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم پرسە لەگەڵ بەڕێز کارزان سەباح هەورامی چاودێری سیاسی کە لە ستودیۆی ناوت لەگەڵمانە گفتوگۆ دەکەین کا کارزان بەخێر بێت. کاکەندرێن باشی حاڵت چۆنە؟ زۆر سپاس. دەمەوێت پرسم ینی ئەم موشکبارانکردنی چێڵگەنەوتیەکان ئامانجکردنی بە ئامانجکردنی چێڵگەنەوتیەکان مەبەست لێی چییە؟ لێدانە لە ئابووری هەرێمی کوردستان یاخود چی دیکە لە پاڵەوەدا هەیە؟ لە ڕاستیدا موشکبارانکردنی هەولێری پایتەخت یان بە شێوەیەکی گشتی هەرێمی کوردستان سێ ڕەهەندی زۆر جیاوازی لێ دەخوێنرێتەوە. ڕەهەندی یەکەم بابەتەکە بابەتێکی تەواو سیاسیە، بە تایبەتی ئاڕاستەیەک هەیە لە ناو حکوومەتی عێراقی، ئاڕاستەیەک هەیە لە عێراق دەیەوێت هەرێمی کوردستان بە ویستی ئەوان بیر بکاتەوە. ڕەنگە ویستی عێراقیەکانیش لەمەدا نەبێت، بەڵام وڵاتی سێیەم کاریگەری هەیە لەسەرەوەی کە عێراق فشار بخاتە سەر هەندێک لە هێزە سیاسیەکانی عێراق بەوەی ویستی هەرێمی کوردستان پێشێل بکرێت لە ڕووی سیاسیەوە و هەرێمی کوردستان ملکەتی ئەو ئیرادە سیاسیە بکرێکە لایەنە عێراقیەکان دەیانەوێت. بۆیە موشکبارانکردنی لە ڕووە سیاسیەکەەوە تەنها ملکەتبوونی هەرێمی کوردستانە بۆ داخوازیەکانی هەندێک لایەنی عێراقی. ڕەهەندی دووەم بابەتێکی تەواو ئەمنیە. هەرێمی کوردستان لە مەنتیقەکە بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست چاوێکی ئێزگار گەورەی لەسرە، بە تایبەتی لە دوای شەڕی ئۆکرانیا و رووسیا و بە تایبەتی یەکلایی بوونەوەی پرسی سووریا و ئێستا مەسەلەی پرسی فەشەلی هێنانی لوبنان هەیە لە عێراقدا، مەسەلەی هەڵوەشانەوەی تەواوی عێراقەیە کە وەکەوەی باز دەکرێت. هەرێمی کوردستان ناوەندێکی گرنگی ستراتیژیە هەم لە ڕووی ئەمنیەوە هەم بۆ دابینکردنی وزە و غازی سروشتی بۆ یەکێتی ئەوروپا. بۆیە ڕەنگە ئەو موشەکانێک کە ئێستا ئاڕاستی هەولێر دەکرێت ینی لە ئیتاڕی دەرەوەی ویستی عێراقیەکانیش بێت. بۆ بابەتەکە بەس ئەگەر ئەوەی تاواکەم ڕەهەندی سێمیان بابەتێکی ئەمنیە، بابەتێکی ئابووریە، وەکەوەی کە ئەمڕۆ باڵیۆزی ئەمریکا لە هەولێر ئاماژەی پێداوە یاخود وەزارەتی دەرەوەی ئەمریکا ئاماژەی بەوە داوەکە موشکبارانکردنی ئەو مەنتیقانە تەنها ئامانجلەی بابەتێکی ئابووریە بۆ لاوازکردن و فەشەل پێهێنانی ئەو پرۆسەیە کە ئێستا هەرێمی کوردستان دەستی داوەتێ. باشە لە نێو قسەکاندا باست ئەوە کرد کە ینی عێراق لە دەرەوەی ئەم ئیتاڕەیە چوارچێوەیە پێی خۆش نییە. پرسێکی دیکە هەیە ئەوش مەسەلەی بە هەماهەنگی پڕکردنەوەی ئەو ناوچانەی کە بۆشایی ئەمنیان هەیە، ینی چەندین جار لایەن بەرپرسانی هەرێمی کوردستانەوە داوا لە حکوومەتی فیدراڵ کراوە ئەم ناوچەیە کێشەی هەیە و بۆشایی هەیە، هەموو جار ئەم هێرشانە دەکرێت. ئەگەر وایە حکوومەتی عێراق لە دەرەوەی ئەم چوارچێوەی و پێی ناخۆش ئەم مۆزایکە ڕوودەدات، بۆچی بە هەماهەنگی لەگەڵ هەرێمی کوردستان ئەم تەنسیقە ناکەن و ئەم ناوچانە بپارێزن؟ ماوەی 3 ساڵ ئێمە هاوار دەکەین لە چاوپێکوتنە ڕۆژنامە نووسیەکانمان لە نووسینەکانمان ئاماژە بەوە دەکەین ئەگەر بێت و حکوومەتی عێراقی بەجددی نەیەتە سەرخەت بۆ جێبەجێکردنی ڕێکەوتن نێوان هەولێر و بەغدا بە تایبەتی بۆ ئەو ناوچانی کە پێیان دەوترێت ناوچەی گەرم یاخود سنووری مادەی 140 دۆخەکە لەوەی ئێستا خراپتر دەبێت. چەند ڕۆژێک پێش ئێستا جەنابی سەرۆک مەسعود بارزانی ئاماژەی بەوەدا وتی ئێمە هەوڵ دەدەین دۆخی عێراق چاک بکەین، بەڵام لێتان ناشارینەوە کە قەیرانەکان قوڵن و ئاماژەی بەوەدا کە هێشتا مەترسی داعش نەڕەویتەوە. بۆیە مەترسیەکی جددی هەیە لەوەی کە حکوومەتی عێراقی بەدەست قەست ناوێ ئەو ڕێکەوتنەی کە لە نێوان هەولێر و بەغدا هەیە کە پێی دەوتر ڕێکەوتنی ئەمنی شنگال و کەرکووک جێبەجێ بکە و بەڕاستی ئەمە ترساندنی هاوڵاتیانی هەرێمی کوردستان نییە، بەڵام ئەم موشکبارانکردنە خەریکە دەبێتە ڕۆژانە و هەفتانە. بۆیە لە داهاتوودا ڕەنگە مەترسی زیاتریشی دەگرێت. باشترین چارەسەر چییە؟ پێویستە بە شێوەیەکی خێرا ئەمریکا نەتەوە یەکگرتووەکان و حکوومەتی عێراقی لە ماوەیەکی زەمەنیە بە ماوەیەکی کاتی هەڵبستن بە جێبەجێکردنی ئەو ڕێکەوتنە ئەمنێکە لە شنگال و لە کەرکووک و لەو مەنتیقانەیە ئەگەر ئەوە جێبەجێ نەکرێ بە دڵنیایی و کارەساتی دیکە خراپتر ڕوودەدا. باشە کەواتە پرسەکە ئەوەیە ینی بەزدی ئەمریکا ئەم هەوڵە دەدات بۆ بەبیرهێنانەوە ئەمڕۆ ئیدانەی ئەم مۆزای کردووە ئەمریکا. ینی ئەگەر دیقەت بدەینێ زۆربەی نوێنەری وڵاتان لێرە هەیە لە کاتێکدا کە ئابووری هەرێمی کوردستان و نەوتوگازی هەرێمی کوردستان بە ئامانج دەکرێت. ینی پێت وایە وڵاتانی دیکە کاردانەوەی دیکەش دەبێت جگە لە ئەمریکا وڵاتانی دیکەش دەبێت لەگەڵیشیدا هەر لە چوارچێوەی ئیدانە وڵا پێم ناخۆشە دەمێنێتەوە یان بە فعلی کاری بۆ دەکەن. یەک مانگ پێش ئێستا کۆنگرێسی ئەمریکا پرۆژە یاسایەکی پێشکەش کردووە. لە پرۆژە یاساکەدا بە دیاریکراوی دەڵێ ئەو ناوچانەی کە مەترسی موشکبارانکردنیان لەسەرەوە لەلایەن وڵاتێکی دیاری کراوە
پێویستە ئەمریکا پرۆژەیەکی هەبێت بۆ دانانی سیستەمی دژەموشک لەو ناوچانە کە یەکێک لەوانە بزەبێت مەبەستی لە هەرێمی کوردستانە. ئەگەر ئەمریکا بەجددی نەیەتە سەرخەت و سیستەمی دژەموشک بە تەواوەتی لە هەرێمی کوردستاندا جێگیر نەکات و فعالی نەکات، دڵنیاتان دەکەمەوە یعنی ئەو دۆخێک کە ئێستا هەیە خراپتر دەبێت. بەرپرسیارەتی یەکەمی تێکچوونی دۆخەکە لە هەرێمی کوردستاندا ڕەنگە پەیوەندی بەوە هەبێت کە ئەمریکیەکان دەبێت بێنە ژێرباری پاراستنی ئاسایشی هەرێمی کوردستان، بۆ لەبەرەوەی تاکە ناوچەیە لە عێراق و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشدا کە ئەمریکیەکان دەتوانن دیبلۆماسیەتی خۆیان لە کاری سەربازی خۆیاندا لێرە نەشونما پێ بکەن. بۆیە ئەرکی یەکەمی ئەمریکایە کە ئەو سیستەمی دژەموشک لە هەرێمی کوردستاندا فعال بکە. تەمام کارێکی زۆر زەحمەت نییە، بۆ لەبەرەوەی کە ئێستا ئەو سیستەمی دژەموشەکە لە ناوچەی سەوز لە ناوچەیەکی زۆر بەرفراوانی عێراقدا سەرکەوتنی باشی بەدەستێناوە، دەتوانن بۆ شێوەیەکی کاتیش بێت لە هەولێر یاخود لەو شوێنانە کە مەترسی لەسرە سیستەمی دژەموشەکدا بنرێت. خاڵی دواتر نەتەوە یەکگرتوەکان لەگەڵ وڵاتانی دیکە لەگەڵ وڵاتانی ئەندام لە هاوپەیمانی ئێمە تەنها دەبینین سەرکۆنێم هێرشانە دەکەن، بەڵام ڕۆژێک نەمان بینی بە شێوەیەکی جددی حکوومەتی ئەمریکا یاخود شاندی ئەمریکا فشار بخاتە سەر وەزارەتی بەرگری عێراق، فشار بخاتە سەر حکوومەتی عێراق. لەبەرەوەی ناکات ئەمریکا پێی وایە هێشتا هەرێمی کوردستان لە چوارچێوەی جوغرافیای عێراقدا هێشتا یعنی وەکو پاکێجێکی تایبەت وەکەوەی کە جیاکراوە بێ لە عێراق مامەڵێ لەگەڵدا ناکا. بۆیە لە بەیاننامەکەی ئەمڕۆژدا دووبارە باز لە مەسلەی سەروەری عێراق دەکاتەوە کە لە ڕاستیدا داوا دەکات کە بە تەواوی هاوکار دەبین لەگەڵ هاوکارانمان لە هەرێمی کوردستان. بەڵێ هاوکار دەبن، بەڵام کاتێک کە موشکبارانی هەولێر دەکرێت، کاتێک کە هاوڵاتیانی سڤیل، کاتێک کە بنکە نەوتیەکان دەکرێنە ئامانج، وڵاتان لێرەیە. بەڵێ کە دوایەوەش دەبێت ئەمریکا ئاگادار بێت. تا ئێستا نزیکەی 4 جار بنکە و بارەگاکانی ئەمریکا، سەفارەتی ئەمریکا لە هەرێمی کوردستان یاخود نوێنەراتی ئەمریکا لە هەرێمی کوردستان کراوەتە ئامانج، کەواتە زۆر زەرورە ئەمریکا هەنگاوی زۆر جددی باوێ، هەنگاوی زۆر خێرا باوێ بۆەوەی بتوانێت ئەو سیستەمی دژەموشەکە لە هەرێمی کوردستاندا کارا بکات. زۆر باشە. پرسێکی دیکە ینی لە ماوەکانی ڕابردووە دادگای فیدرالی وەکو ئەوی کە ویستی هەرێمی کوردستان ملکەت بکات بەو بڕیارانەی کە هەیە لەوێ و ئەو لایەنانەشی لە پشتی ئەم بڕیارانەوەن پێت وایە مەهوڵانە جگەلەوەی کە بێوێت لە دۆخی ئابووری هەرێمی کوردستان و کۆمەڵێک پرسی دیکەش لەگەڵی کە ملحقاتی بۆ دروست بووە بە هەمان شێوە، ینی ناوێت کە هەرێمی کوردستان ملکەتی فەرمانەکانی دادگای فیدرالی بێت. ئەمە هەیە کاکەندرێن لە ڕاستیدا ئەگەر بگەڕێنەوە بۆ مەسلەی دروستبوونی دادگای فیدرالی، ئەسڵەن دروستبوونی دادگای فیدرالی کاتی خۆی بە بڕیارێک بوو لە سەردەمی بریمەر دروست کرا و ئەم دادگای فیدرالیە لە دەستوری عێراقدا نییە. بەداخەوە 2000 کە دروست کرا، ئێستا دادگای فیدرالی خەریکە شوێن پێی پەرلەمانی عێراق و شوێن پێی ئەنجومەنی وەزیران و خەریکە شوێن پێی سەرجەم دامەزراوەکان دەگرێتەوە. لە کاتێکدا ئەم دادگای فیدرالیە نادەستوریە و پێویستی بە هەڵوەشانەوە هەیە. ئەم دروستبوونی دادگای هەر من و تۆ نایزانین، ینی دنیاش ئەمە دەزانێت مادام بریمەر لە سەردەمی ئەو دروستکرا بێت، کەواتە کاردانەوەی ئەمریکا وڵاتانی دیکە لەسەر بڕیارەکانی دادگای فیدرالی چۆنە؟ بەڕاستی کاگەندرێن ئەمە پەیوەندی بە خودی عێراقیەکانەوە هەیە. بڕیار وابوو بە پێی دەستوری عێراقی سەرجەم دامەزراوەکانی عێراق بە پەرلەمانەوە، بە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانەوە، بە کۆمپانیای سۆمەک و کۆمپانیای نیشتیمانی عێراقیە، بە وەزارەتی بەرگری عێراقەوە کە سوپای عێراقیە، بە دادگای فیدرالیەوە سەرجەم ئەمانە نوێنەرایەتی سەرجەم پێکاتەکانی عێراقی تێدا بێ، ویستی عێراقیەکان ویستی پێکاتە عێراقیەکان لەناو ئەم دامەزراوانە ڕنگ بداتەوە. بەڵام بەداخەوە کەمینەیەکی شیعی سیاسی ئێستا خەریکە باڵادەستن بەسەر سەرجەم ئەم جمگانەدا بە ویستی خۆیاندا لە عێراقەوە بە هەوەسی خۆیان هەر کاتێک بیانەوێت لە ڕێگەی ئەم دامەزراوانە کە دامەزراوە نیشتیمانین دێن فشار لەسەر هەرێمی کوردستان دەکەن. کاگەندێنە بۆ زانیاریتان لە کۆمپانیای نیشتیمانی نەوتی عێراقی سۆمۆ تاسە یەک نوێنەری کوردی تێدا نیە. لە دادگای فیدرالی ڕاستە 2 کورد هەیە، بەڵام ئەم 2 کوردە توانای مافی ڤیتۆیان نییە بۆ ڕەتکردنەوەی بڕیارەکانی دادگای فیدرالی. لەناو سوپای عێراقیدا بڕیار وابوو 170 هاوڵاتیانی هەرێمی کوردستان ڕۆڵەی کورد لەوێدا بەشداری 0 ئێستا لەوێدا بەشداری پێدانێت. طبعا سونەکانیش بە هەمان شێوە. ئێستا گرفتەکە لەوەدایە کە سونەکانیش بە شێوەیەک لە شێوەکان لەناو ئەو دامەزراوانە پەراوێز خراون، بەڵام حکوومەتی عێراقی پێکاتەی سونە وەکو مۆزەفێک تەماشایان دەکات، مانگانە بودجەیەکیان پێدەدا بۆ ئەوەی کە سونەکانیش قسە نەکەن. بەڵام هەرێمی کوردستان بە هیچ شێوەیەک ناچێتە ژێرباری ئەو فشارانەی کە لە ڕێگەی دادگای فیدرالی لە ڕێی دامەزراوەکانی حکوومەتی عێراقەوە دەکرێت. بەڕێز کارزان سەبا هەورامی چاودێری سیاسی لە سۆدوی ناون لەگەڵ ماوی سوپاس بۆ تۆ ماندوومان کردی. سپاس کاکەندرێن، دوای سەرکەوتنتان بۆ دەخوازم.